هۆکاری سەرەکی بۆ ئاگەڕێتەوە لە هەرێمی کوردستانە حکومڕانیەک نییە کە حکومڕانێکی دیموکراسی بێت. لێرە سەروەری یاسان نییە، لێرە دامەزراوەی نیشتیمانی نییە، دادگای سربەخۆ نییە، مافی مرۆڤ نییە. حکوومەت دیوێکی تری حیزبە، پەرلەمان دیوێکی تری حیزبە، دام و دەستگاکانی ئاسایش، دام و دەستگا هەواڵگریەکان هەموو ئەمانە دەست و پەنجەی حیزبە دەسەڵاتدار و دەستڕۆیشتوەکان تەنانەت نەک حیزبەکان بەڵکو بنەماڵەکان شەخسیەتەکانن و ئەتوانین بڵێ حیزبێکی جۆر باڵین دەسەڵاتێکی لە ڕاستیە پێناسێکی دیاریکراو نییە، بەڵام زیاتر تایبەتمەندەکانی دیکتاتۆریەت شمولی بوون فاشیەت لێرە زاڵە و هەرچەنە ینی ڕوویەکی تری ئەم دەسەڵاتێکی فرە ڕووە ڕوویەکی دیموکراسیشی هەیە، بەڵام لە نەتیجە ئەوەی لەسەر ئەرزی واقعی شەکە بەڕاستی دیکتاتۆریەتە، زوڵمە، سڕینەوەی جیاوازیە. بیرمان نەچێت ینی لە ڕابردووە سووتانی بارەکەکانی یەکگرتوو با بڵین سووتانی بارەکەکانی گۆڕان، تیرۆرکردنی ڕۆژنامەنووس، تیرۆرکردنی خۆپیشاندەر، داخستنی بارگای تەفگەری ئازادی و ئێستاش کە بە جۆرێک لە جۆرەکان فشارێک لەسەر نەوەی نوێ هەیە و ینی هەموو ئەمانە دەرئەنجامی بوونی سیستمێکی خراپە کە دیموکراسی تایە، وەکو پێم وتی دیموکراسی نییە، سەروەری یاسان نیە، دادگای سربەخۆ نییە، کە ئەمانە نەبوو لێرە بەهێز لاوازەکان قوتەدا، زاڵم مەزلومەکان قوتەدا. ینی بە بڕای من ینی ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئینسانی ئازادی خواز، ئەو خەڵکە ئازادی خوازانەیە کە باوەڕیان بە پێکەوە ژیان و بە دیموکراسی ئەوانەیە بێ ئەمانە تەنیشت یەکا بن، ئەبێ ئەمانە داکۆکی لە یەکتری بکەن، چونکە لە نەتیجە بێدەنگی لە ئاست هەر تاوانێکە کە بەرامبەر بە خەڵکە کرێت، تۆ کە من بێدەنگم لە ئاسی تاوانێکە کە بەرامبەر بە تۆ ئەکرێ، ئەبێ بزانم لە قۆناغێکی ترە سرەی خۆشم دێ، ئەو تاوانە بەرامبەر بە خۆشم ئەکرێ. دەرفەتێکی زۆر بەرتەسکەیە، بیرمان نەچێت لێرە پارە لە لای دەسەڵاتە، ینی پارەت لای دەسەڵاتە، دامەزراوەکانی هەڵبژاردن لە دەستی دەسەڵاتەیە، دامەزراوەکانی ئەمنی و ئاسایش دەستی دەسەڵاتەیە، میدیا زەبەلاحەکان هی دەسەڵاتە، پەیوەندیە دیبلۆماسی و سیاسەکان هی حیزبەکانی دەسەڵاتە، واتە خەڵکێک کە معارەزە بێت لەسەر ئەرزێکی ڕق، لەسەر ئەرزێکی وشکە بێ معارەزە بێ، بێ مقاومەیەکی زۆری هەبێ، بەرگریکی گەورەی هەبێ، بەڵام ئەم تەجروبەیە تاکە تەجروبە نییە لە وڵاتانی تریشە ئەمە هەبووە، بەڵام ئیرادەی بەهێز یەکگرتووی خەڵک و شیاری خەڵک توانیوێتی ئەم بربەست و کۆنکریتانە بشکێنێ. ینی سەر لەبەری ئەم پرۆسەی ڕۆدە هەمووی زیانە و بێدەنگی لە ئاستیا ئەبێ بزانین ئەو ڕەزالەتە ئەو ناخۆشیێکە هەیە تەمەنی درێژترە بێتەوە، بۆیە ئەبێ دقەیەک زووتر ڕۆژێک زووتر ئینسان لە ئاست ئەم زوڵمە دەنگ هەڵبڕێ. ئەگەر نا ڕازی بوون بەم دۆخە ئەبێ بزانین تا ئێمە ڕازی بین تەمەنی ئەم دەسەڵاتە درێژە بێتەوە. زانی من پێم وایە بەداخەوە حیزبی ئۆپۆزیسیۆنی جدی لە ساحەکان نەماوە، ئێستا فەرد تاکی ئۆپۆزیسیۆن هەیە، هاوڵاتی ئۆپۆزیسیۆن هەیە، ینی بەداخەوە تەجروبەیەکی خراپ لە ڕابردووە، ینی بەداخەوە کەوتین بەسەر تەجروبەیەکی خراپە بەگشتی و بەڵام ئەمە کۆتایی دنیا نیە. من پێم وایە دەرفەتی گەورە هەیە لە داهاتووە بەرەی تری معارەزە دروست بێت و کاری گەورەش بکە. گرنگترین شتە بەڕای منە بێ کار لەسەر وشارکردنەوەی خەڵک بکرێ بە مافەکانی خۆی، ینی لە ڕابردووە معارەزە و بە دیاریکراوی گۆڕان توانی کاری گەورە بکە، ینی خەڵکی ئاشنا کرد بە بەشێک لە مافەکانی، بەڵام هێشتا خەڵک پێویستی بەوەیە لەوە تێبگات کە زیاتر درک بە مافەکانی خۆی بکە، لەوە تێبگات کە خۆی زەمانی پاراستنی مافەکانی خۆیەتی و ئەبێ هاوڵاتی لەوە تێبگات نە حیزب نە سەرکردە پیرۆز نییە، ئەوەی پیرۆزە مافی ئینسانە، ژیانی ئینسانە.